بسم الله الرحمن الرحيم الحمد لله وكفى والصلاة والسلام على نبينا محمد المصطفى وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه بینەرانی بەڕێز مسلمانانی ئازیز سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێ. سوپاس بۆ خوا لە ئەڵقەیەکی تری زنجیرە بابەتەکانمان لە ژێر ناونیشانی میهرەبانتر لە میهرەبانی بە خزمەت ئێوەی بەڕێز و ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. بەڕێزان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەیامێکی تر لە پەیامە کرداریەکانی نیشانی ئێمە داوە، گەیاندوویەتی بە شوێنکەوتوان و ئومەتەکەی، ئەویشیان بریتە لە بەختەوەرکردنی کەسانی هەژارە، خۆشحاڵکردنی کەسانی هەژارە. بەداخەواڵێم ژمارەیەک لە خەڵک لەو ڕۆژگارەی ئێستاماندا خوڕەوشتەکانیان خوڕەوشتێکی بازرگانانەیە. لە لای ئەوان لە کۆڕ و مەجلیسی ئەوان تەنها نوکتە و قسەکانی دەوڵەمەند و خواپێدا و بازرگانەکان قسەی خۆش و نوکتەی خۆشن. تەنها لە کاتی بیستنی قسەی دەوڵەمەند و دەسڕۆیشت و دەسەڵاتدار ئەو ئەتوانێ پێ بکەنێ و خۆشحاڵی دەرببڕێ. لە بەرچاوی ئەو کەسە دەسڕۆیشت و دەوڵەمەند و خواپێداوەکان ئەگەر تاوانی زۆر گەورەش بکەن، ئەگەر هەڵی زۆر مەزنیشان هەبێ زۆر بچووکن، چاوپۆشیان لێکرێ، بەڵام هەژار خوا نەخواستە هەڵەیە بکە زۆر بچووکیش بێ زۆر گەورەیە، مافی لێخۆشبوونی لێ نییە، بە چاوێکی تووڕاوی وەسزا سەیری ئەکرێ. قسەکانی نوختە و قسە خۆشەکانی بزە و پێکەنینەکانی بەلایەوە زۆر قورسە، حەز بە دیدەنی ناکە، حەز بە نوکتە خۆشەکانیشی ناکە، تەنانەت حەز بە پێکەنینی هەژار و داماویش ناکرێ، بە چاوێکی سووکەوە سەیری ئەکرێ. کاتێک کەوە هەژارێک خەریکی نوکتەیەکی خۆشە، قسەیەکی خۆش ئەگێڕێتەوە، زۆری جوانە، بەڵام کاتێک ئەوەی بیسێ گاڵتەی پێەکە، بە سووکی سەیریەکە، سوکایەتی پێەکە، بەڕوو ڕوخساری هەڵا شاخێ خۆی لێ تووڕاکە ئەیشکێنێتەوە، لە زەوق و سەلیقەی ئەدا. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە خۆی میهرەبانتر بوو لە میهرەبانی، سۆز و عەتفی پێغەمبەری خوا، بەزەیی و میهرەبانی پێغەمبەری خوا، مرۆڤایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئینسانێکەوە بۆ ئینسانێکی تر ناگۆڕە. پێغەمبەر بەرامبەر هەمووان هەر میهرەبان بوو، بەرامبەر هەمووان سۆز و عەتفی هەبوو، بەرامبەر هەمووان ڕێز و حورمەتی هەبوو، هەمووانی بە گەورەدانە، هەمووان لە خزمەت پێغەمبەری خوا هەستیان بە ڕێز و حورمەتەوە ئەکرد، هەمووان لە خزمەت پێغەمبەری خوا هەستیان بە خۆشەویستیە کرد، هەمووان زەردەخەنەی پێغەمبەری خوا نەبینی. عەتف و سۆزی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ بۆ دەوڵەمەندێک بۆ هەژارێک یەکسان بوو، جیاوازی ناکرد پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ. ئەنەس خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ كان رجل من أهل البادية اسمه زاهر بن حرام. پیاوێکی دەشتەکی هەبوو کە ناوی زاهری کوڕی حرام بوو، وكان ربما جاء المدينة في حاجة. زۆر جاران بۆ ساقکردنەوەی ئەو کاڵاوشتومەکەکەی کە ئەو لە دەشت هەیبوو ئەیهێنا کە ساغی کاتەوە، یان بۆ پێویستی کڕین و پێداویستی ڕۆژانەی خۆی ئەهات بۆ شار، هەندێک دیاریشی لەگەڵ خۆی ئەهێنا بۆ پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم. هەندێک کەشک جاری وایە ڕۆنێک و هەروەها شتێکی هاوشێوەی لەگەڵ خۆی ئەهێنا بۆ خزمەت پێغەمبەری خوا و میوانی پێغەمبەری خوا بوو سەلامی خوا لەسەر بێ. پێغەمبەریشمان صلی الله علیه وسلم کە زاهر ئەگەڕایەوە بۆ دەشت بە دەستی خاڵی ڕەوانە نەئەکردەوە، بەڵێ زاهر دیاری لەگەڵ خۆی هێناوە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دیاری بە زاهر ئەدا، کۆمەڵشتی ئامادە کرد کە
کە کاتێک ویزبای زاهیر بگەڕێتەوە بۆ نێو کەس و کار و دەشتی خۆی پێغەمبەری خوا هەندێک خورما و هاوشێوەی ئەو شتانەی کە لە شار هەن لەوێ نین بۆی ئامادە ئەکرد و دەیخستە دەستی و وەکو دیاری و خەڵاتێک ئەی بردەوە بۆ نێو ماڵ و کەس و کاری خۆی. ئەوە نامۆ نییە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئاخر پێغەمبەری خوا ڕێنماییەکی تریشی کردوین بۆ برەودان بە خۆشەویستی لەگەڵ یەکترە. پێی فەرمووین تەهادوو تەحابوو، دیاری و خەڵات پێشکەش بە یەکتر بکەن، خۆشەویستی ئەبن بە خۆشەویستی یەکتر. ئەی فەرموو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر کاتێ ئێوە بانگهێش کران فەئوجیبوا، وەڵامی دەعوەت و بانگهێشکردنەکان بدەنەوە، و هەر کاتێ دیاری و خەڵاتێکتان بۆ هات ڕەتی مەکەنەوە، قەت و قەت دیاری دۆستانتان ڕەت مەکەنە وەری بگرن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زەکاتی وەرنەئەگرت، سەدەقەی وەرنەئەگرت، بەڵام پێغەمبەری خوا دیاری و خەڵاتی لە خەڵک وەرئەگرت. پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ بەڵێ دیاری کاریگەری خۆی هەیە. داعی و بانگخوازێک ئەجێڕێتەوە فەرمێ لە ڕۆژگارێک کە مامۆستا بووم لە یەکێک لە قوتابخانەکان، ڕۆژێکیان خەڵاتمدا بە یەکێک لەو قوتابانەی کە زیرەک و زیتەڵ بوون، سەرکەوتوو بوون، کەوا بریتی بوو دیارەکەم خەڵاتەکەم لە کاتژمێرێکی دیواری کە ناوی قوتابیەکەمان لەسەر نووسی بوو. دامە دەستی و ڕۆژان ڕۆیشت، ڕۆژگار ڕۆیشت. من جارێکیان محازەرەیەکم هەبوو لە یەکێک لەو شارانەی وڵاتی خۆم، لە ناکاو ئەو قوتابیەم کەوتەوە بەرچاو، هات سڵاوێکی لێ کردم زۆر بە خەندە و خۆشیوە، داوای لێ کردم بە هەر نەوعێک بێ ئەبێ بچمە سەردانی ماڵی ئەو و دعوەتی ئەو بم. ئەڵێ کە کاتێک گەیشتی لە ماڵی ئەو ئەزانن یەکەمین شتێک ئەو پیاوە بە منی گوت چی بوو. دەستی گرتم گوتی مامۆستای بەڕێز وەرە شتێکت نیشان بدەم کە هەتا ئێستا ماوە وەکو یادگاریەکی خۆشەویستی لە نێو من و تۆ. دەڵێ دەستی منی گرتم بۆ ژووری میوانەکان. ئەو کاتژمێرەی کە من پێمدا بوو چەندین ساڵ پێش ئێستا کە ئەو لە سەردەمێکی سەرەتایی یان دواناوەندی بوو، ئێستا کە ئەو زانکۆی تەواو کردووە و خۆی کەسێکی گەورە و پیاوێکە بۆ خۆی، دەڵێ ئەو کاتژمێرەی دیواری پێنیشاندام کە من بە خەڵات پێم بەخشی بوو، تا ئێستاش وەکو یادگاریەک و خۆشەویستێک هەڵی گرتووە. بەڵێ ئەوە لە پێغەمبەری خوامان وەرگرتووە سەلامی خوا لەسەر بێ. پێغەمبەرمان سەلامی خوا لەسەر بێ ئەو زاهیرەی زۆر خۆشەویست، تەنانەت زۆر جار ئەی فەرموو ئین زاهیرا بادیەتەنا، ئین زاهیرا بادیەتنا ونحن حاضروه. ئەو زاهیری کوڕی حەرامە دەشتی ئێمەیە، ئێمە شاری ئەوین، واتە ئەو شتەکانی دەشت و قسەکانی دەشت بۆ ئێمە دێنە، ئێمەش بەرهەمی شار ئەدەین بە ئەو. هەردووکی تێکەڵ بە یەکتر بووە لەو کاتێکە زاهیر پیاوێکی هەژار و لە ڕووی ڕوخسارەوە کەسێکی ناشرینیش بووە، واتە ڕوخسارێکی جوان و سەرنج ڕاکێشیشی نەبووە. ڕۆژێکیان زاهیر لە ماڵەوە ئەکەوێتە ڕێ بەرەو مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەچێتە ماڵی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ، بەڵام پێغەمبەر لە ماڵ نییە سەلامی خوا لەسەر بێ. هەندێک کەلوپەل و شتومەکی هێناوە لەگەڵ خۆی ئەبا بۆ بازار بۆ ئەوەی ساغیان کات و بیان فرۆشێ شتومەکی دەشت. کە پێغەمبەری خوا ئەگەڕێتەوە ماڵەوە صلی الله علیه وسلم، ئەڵێن ئەوە زاهیری میوانت هاتبوو، بەڵام کەلوپەل و شتومەکەکەی خۆی بردە بازار بۆی ساغیان بکاتەوە. پێغەمبەر بەدوای ئەچێ و لێ ئەگەڕێت تا ئیدۆزیتەوە. ئەبینی لە کاتێک زاهیر خەریکی ساغکردنەوە و فرۆشتنی کاڵا و شتومەکی خۆیەتی، ئارەقی لێ دێتە خوارەوە، ئارەق ڕێژێ، جلوبەرگەکان جلوبەرگێکی شڕ کە جلوبەرگی خەڵکی دەشت و خاوەن پیشەویش و کارە، شکڵەکەی وەکو پێویست نییە، بۆنەکەی بۆنێکی خۆش نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری مرۆڤ دۆست، پێغەمبەری میهرەبان لە دواوە باوەشێک لە زاهیر ئەدا و لە باوەشی ئەگرێ، چاوەکانی ئەگرێ، بەڵام زاهیر هیچ نابینێ، چاوی گیراوە، نازانی چێ لە دواوە باوەشی پیا کردووە و چاوەکانی گرتووە. زاهیر کەمێ ئەشڵەژێ و ئەترسێ، ئەڵێ ئەرسلنی من هذا، بەرەڵام بکە ئازادم کە چێ وا لە منەکە.
پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێدەنگی هەڵەبژێرێ بێدەنگە بێ زاهیر هەوڵەدا بە هەر نرخێ بێ خۆی نەجات بدە لە دەستی ئەو پیاوەی کە لە پشتەوە گرتوویەتی بەڵام لە کاتێکە ئاور ڕەداتەوە کە دەستی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر چاوەکانی نەماوە ئەبینێ پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بۆیە بە ئارامیەوە ئارام ئەبێتەوە ئەو ترسە و شڵە ژانەی نامینێ نەک دوورەکەوێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو جارە پشتی خۆی نزیک ئەخاتەوە لە شانی پیرۆزی پێغەمبەری خوا صلی الله علیه لە سینەی پیرۆزی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ اینجا پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ گاڵتەیەک ئەکا لەگەڵ زاهیرە هاوارەکە لە بازاڕ لە نێو خەڵکە خەڵکی شار خەڵکی بازار من يشتري هذا العبد مني چێو عەبدەم لێ ئەکڕێ خەڵکی شار خەڵکی بازار چێو کۆی لێم لێ ئەکڕێ زاهیر تەماشای حاڵی خۆی ئەکا کەسێکی هەژار داماو نە ماڵی هەیە نە جوانیەکی هەیە لە نێو کۆمەڵگایەکی جاهیلیە نرخ و بەهایەکی هەیە بۆیە فەرمێ ئەڵێ إذن والله تجدني كاسدا يا رسول الله کەواتە ئەو کاتەی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ کەسێکی بێ نرخە بم کەس نرخم بۆ دانانێ کەس منی ناوێ ئەخر من ئەرزشێکم نییە بەهایەکم نییە بۆچی خەڵک من بکڕێ پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ فەرمێ لكنك عند الله لست بكاسد زاهر وامەڵێ بەڵام تۆ لای خوا کەسێکی بێ نرخ و بێبەها نیت أنت عند الله غال تۆ لای خوا زۆر بە بەها و زۆر بە نرخی بەڵێ جێگەی سەرسوڕمان نییە کە دڵی هەژارانیش هەمیشە وابەستەی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم کە خۆشیان ئەویست حەزیان ئەکرد بە پێغەمبەری خوا چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو شێوازە مامەڵەی لەگەڵ کرد ڕێزی بۆ دانا حرمەتی ئەگرتن خوای پەروەردگار هەموو لایەکمان فێری میهرەبانی و سۆز و بەزەی و ئینسانیەت بکە هەموو لایەکمان وا لێ بکە موفق بین پێ بە پێ لە دوای ڕێبازی پێغەمبەری خوا بڕۆین تەنها قسەمان نەبێ بەکرداری شوێنکەوتوی ڕاستەقینەی ڕەسوول الله بین صلی الله عليه وسلم والسلام عليكم ورحمة الله وبركاته